هر دوی درباره دا میوانه که من هست برای دکتر بهروز جعفر شارزای انرژی و سروکی پیمانگاه مدیتریا لسلیمانی لگل منه دنباش کاک بروز پیم خوش لو دست پیم کم که دوباره ناردنی نوتی هرمی کردستان بو برین لری ترکیه بو بارزدار جهانی کنی دست بکردن که گرینگی کی چیه لبرجندی حکومت هرمی کردستان دا یا لبرجندی حکومتی نواندی دا سپاس دووبارە بۆ ئەم دەرفەتە ئەڵبەتە چل ڕۆژ پێشێستا لە 25 ئازاری ئەم 2023 بەهۆی بڕیارەکەی دادگای نێودەوڵەتی یان نێوبژیوانی پاریس ICC نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ئەوە بەرەو 38 ڕۆژە ئەمڕۆ بەرەو 40 ڕۆژ ئەڕات نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە بە پلەی ئەفزەڵ حکوومەتی عێراق و بودجەی عێراق و عێراقیەکان بەگشتی لە ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان زیانێکی ئەجگار گەوریانە کرد بۆ لەبەرەوەی خۆی ئەم بودجەی کە بۆ 3 ساڵ دانراوە لە عێراقا پەسە نەکرێ خۆتان نەزانن بودجە پلانێکی داراییە ئێمە لە ماوەی ئەم ساڵی ئایندەیە و ئەم 3 ساڵی ئایندە ئێمە چەند خەرجەکەین و چەندیشمان دەست ئەکەوێ بە جۆرەی ئەم بودجەی کە ئێستا بەرەو ئەوە ئەڕات بودجەش یەکلایی بێتەوە و یعنی قانونی بودجە بە تەواوەتی تەثبیت کراوە و بەرەو ئەوە ئەڕوا بە جۆرەی ئەمە هەرێمی کوردستان 400,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکا پێویستە هەناردە بکرێت و هەر بەرمیلێک نەوتیش لە بودجەیە بە $70 تەثبیت کراوە کە لە ئایندەیە دەستی عێراق بکەوێت ئەم بودجەیە ئەوەی کە من لێکدانەوەم بۆ کردووە هەر بە جۆرەی ئەمە لە ماوەی ئەم 38 ڕۆژەیە کە نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە زیانی ملیارێک و 170 ملیۆن دۆلار لە بودجەی عێراق بە بودجەی عێراق گەیشتووە کەواتە بودجەی عێراق خۆی لە خۆیدا 25 بۆ 26 لە 100 کورتهێنانی تایان ڕقەمێکە چاوەڕێکرێ کورتێنان لە بودجەیە بێت نزیکەی 400 ملیۆن دۆلار بۆ سەروتر قەرزی تیا بێ قەرزی دەرەشی تیا بکرێ ڕاستە بودجەکە زۆر خاڵی ئیجابی و گەورەی تێدایە بەڵام ئێستاش وەکو باسم کرد بەوەی ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستانەوە کە پێش هاتێکەوە هاتۆتە ئاراوە 400,000 بەرمیل نەوت و 75 بۆ 85,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی نەوتی کەرکووکیش بە بۆڕەکەی کوردستانەوە ئەڕات کەواتە ڕۆژانە عێراق 475,000 بەرمیل نەوتی لە کیس ئەچێت ئەمەش کورتێنان و زەرەرێکی گەورەیە لە بودجەی عێراق ئەمە زیانێکی دیارە چەندین جاریش باسمان کردووە لە میدیا ناوخۆی و دەرەچیەکان بۆیە عێراق و هەرێمی کوردستان پەرۆشن بۆ ئەوەی نەوتی هەرێمی کوردستان خێرا بکەوێتەوە ڕێ مەبدەئیەن عێراق و هەرێمی کوردستان 10 ڕۆژ دوای ڕاگررتنەکە واتە تقریبان هەر لە سەرەتای مانگی چوارەوە گەیشتنە ڕێککەوتن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی مرکزی و وەزیرە بەڕێزەکان بە گەشتبینیەوە ڕوانیانە ئەمە مەبدەئیەن ڕێککەوتن کراوە بەڵام دوای ئەمە هەستەکەی هەندێک ئاڵۆزی و تعقیدات هەیە بۆ نمونە دانیشتن لەگەڵ کۆمپانیاکانی کۆمپانیا فرەڕەگەزەکانی کە ئیشی بەرەمێنانەکەن لە نەوتی کوردستانە بووە سەبەبی تاخیر بوون ڕۆژانە بەرپرسانی عێراق و هەرێمی کوردستان لێدوانەدەن کە سبەینە نەوتی هەرێمی کوردستان دەست بە هەناردە ئەکات بەڵام وا دەرناچێت ئەمە ڕاڕایی و قەلەقێکی لای خەڵک دروست کردووە ئەوەی کە من ئاڵۆزیەکە لێرەدا ئەبینم بەڕێز ئاڵۆزیەکە ئەوەیە وەزیری نەوت ئەمڕۆ ئەڵێ هەفتەیەک بۆ 2 هەفتەمان پێویستە تاوەکو بە تەواوەتی لەگەڵ هەرێمی کوردستان بگەینە ڕێککەوتنی نهایی بەڵام هەرێمی کوردستان و عێراق هیچ کێشەیەکیان نییە لە ڕێککەوتنەکەیە لە هەردوو لایەن قازانجیانە نەوتی هەرێمی کوردستان و کەرکووک هەناردە بکرێت بەڵام کێشەکە ئەوەیە هەفتەیەک بۆ 2 هەفتەی ئایندە لە 12 ڕۆژی ئایندە هەڵبژاردن هەیە لە تورکیاکە پارتی دەسەڵاتدار ئەک پارتی لە تورکیا کەوتۆتە بەردەم هەڵبژاردنێکی چارە نووساز ئەترسی لەوەی کە تورکیا وەکلایەنێکی سەرەکی ناو ئەم ڕێککەوتنە جەوێک دروست بکات پێویست بە دووبارە گفتوگۆکردنەوەی ناوچەوی و دووبارە گفتوگۆکردنەوە و دووبارە سەر لە نێو ڕێککەوتنەوە و ئەم نەوەشتانە بێت چونکە خۆتەزانی بابەتی وەزعی هەرێمایەتی لە ڕووی سیاسیە و وەزعی ئەمنی منتیقەکە ئەوانە زۆر دراماتیکین و زۆر بە پەلە شتەکان ئەگۆڕێت ئەمەیە تەنها ڕاڕایەکی دروست کردووە بەڵام مەبدەئیەن چ لە بودجەی عێراقا پشتی هەرێمی کوردستان تەثبیت کراوە مەبدەئیەن هیچ کێشێک لە نێوان حکوومەتی مرکزی و حکوومەتی هەرێمی کوردستانە لەمەڕ پرسی هەناردەکردنی نەوتی کوردستان لە ئارادا نییە هەر دەمویست لەسەر ئەو قسەی وەزیری نەوت ڕابوەستم پێشتریش ینی باش بۆ تۆزێک ئاماژت پێکرد بەس زیاتر ئەمێ لەسەر ڕابوەستم وەزیری نەوت کە ئاماژەی پێکرد تەمان ڕێککەوتن لێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی لەبارەی مەسلەی نەوتە کراوە و گەشتون بە ڕێککەوتن
بەڕێزیان ئاماژیان بەوە کرد کە هەفتەیەک دو هەفتە پێویستە بۆی بگەینە ڕێکەوتنی کوتایی ئەمەیان چۆنشی دەکەنەوە مەبەستی لە ڕێکەوتنی کوتایی چیە لە کاتێکدا کە ڕێکەوتنەکە کراوە و ئەم نەوتێک کە ئێستا نانێردرێت لەسەر عێراق حسابە حکوومەتی عێراق لەگەڵ پەسەندکردنی بودجەیە مولزەمە بە ناردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان ئەمە چۆن لێک دەدرێەوە بەڵێ بەڵێ خۆی هەر یەکەم ڕۆژی ڕێککەوتنەکە واژۆکرا کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی مرکزی بەڕێز سوودانی لە کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەش لەوێژ ئاماژیان پێکردەم ڕێککەوتنە مەبدەئیەن هەردوو لە بە خۆشحاڵی و پێشوازی لەکەن بەڵام هەندێک کێشەی تەکنیکی ماوە و ئەو کێشە تەکنیکیانە گفتوگۆ ئەکرێت لە نێوان هەردوو تیمی هەردوو لە هەولێر و بەغدا و پاشان ڕێککەوتنی نهایی واژۆ ئەکرێت ئەو ڕێککەوتنەی کە واژۆ کرا چەند دوو یان 20 ڕۆژێک پێش ئێستا ڕێککەوتنیکی سەرەتایی بۆ ئەوی 25 ڕۆژێک پێش ئێستا واژۆ کرا ئەمە هەندێک کێشە تەکنیکیەکانن مەبەست لە وەزیری قسەکەی بەڕێز وەزیری نەوت حەیان عەبدولغەنی ئەوەیە کە ئەو کێشە تەکنیکیانە ماون لە هەفتەیەک بۆ دوو هەفتەی ئایندە چارەسەرەکرێن بە پلەی ئەفزەڵی کێشە تەکنیکیەکە بریتێ لەوەی هەژمارێکی بانقی ئەکرێتەوە بۆ ئەو نەوتەی هەرێمی کوردستان کە ئەفرۆشێ و حیسابە بانقی کە ئەکرێتەوە ئایا هەرێمی کوردستان تا چەند مافی هەیە مامەڵە بەو پارەیە و هەژمارەوە بکات بەغدا لە کوێدا مافی هەیە لەسەر ئەمە گفتوگۆکردن ماوە سێ مەرحەلە بوو مەرحەلەیەکەمیان هەردوو لا مەبدەئیەن ڕێککەوتنەکەیان واژۆ کرد و بەغدا و هەرێمی کوردستان ڕێککەوتن و هەموو ئاژانسە جیهانیەکان بە خۆشحاڵی و پێشوازیان لێ کرد ئۆپیک پێشوازی لێ کرد ئەمریکا ئێران تورکیا و پێشوازیانێک مەرحەلەی دووهەم گفتوگۆکردنی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم بوو لەگەڵ ئەو کۆمپانیانی لە هەرێمی کوردستان نەوت دەرئێن و مامەڵەی نەوتیانێت چکە ئەوانش حەقیان هەیە بەسەر هەرێمی کوردستانەوە بە پێچەوانش مەرحەلەی سێهەمیان ئەم مەسەلەی هەژمارە بانقیە کە لە هەفتەیە بە دوو هەفتەی ئایندە تیمی هەردوو لا کۆبنە و ڕێککەوتنی نهایی واژۆ کرێ وەکو بەڕێز دکتۆر فواد حوسێنیش پێش من ئیشارەتی پێکرد ئەو کاتە هەرێم و بەغدا پێکەوە بە یەک تیم لەگەڵ تورکیا گفتوگۆکەن بەڵام ترسەکەی من ئەوەیە لە دە ڕۆژی ئایندەیە تورکیا هەڵبژاردنێکی چارنووساز بەخۆیەوە بینێت تورکیاش ئەو کاتە ڕەنگە دۆخێکی دیکە لە گفتوگۆ بێنێتە ئاراوە سوزانم ینی واقعێکی دیکە بێتە ئاراوە لە ناوچەکە لە تورکیا فەوزایەک دروست بێت بۆ انتخاباتی بەڕێوەیە دکتۆر دۆخێکی دیکە بێتە ئاراوە بەڵام مەبدەئیەن هەرێمی کوردستان و بەغدا هەردووکیان زۆر مصرن لەسەر ئەوەی کە نەوتی هەرێمی کوردستان و کەرکووک بە پەلە بەڕێ بکەوێت و هەناردە بکرێت بۆچی چووکە هەم زیانێکە لە بودجەی عێراق و لە عێراقیەکان نەدرێ و هەرێمی کوردستانیش پێویستی بە بودجێ و هاوڵاتیان چاوەڕێی موچە و بوجن زۆر باشە باسی ئەوەمان کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی مصرن لەسەرەوەی کە ڕێککەون لەسەر ئەم بابەتە بەڵام لانی بەرامبەریشمانەیە کە تورکیا مەنزیکە بین لە هەڵبژاردنەکانی تورکیا دووبارە ناردنەوەی نەوتی هەرێمی کوردستان طبعاً لە قازانجی هەر سێلایە بە تورکیاشەوە پێت وایە تورکیا بەردەوام بێت لەسەر ئەو ڕێگیریکردنەی لە بڵێن لێ نەگەڕێتە نەوتی هەرێمی کوردستان بۆ بازارەکانی جیهان بنێردرەوە لەبەر خۆ دەزانی بابەتەکە لەو دادگای فەڕەنسا کە یەکلا بوویتەوە بەشێکی کۆمەڵێک سزای لەسەر تورکیاشی سەپاندووە بەرامبەر بە عێراق مولزەمە کە پارەکە بداتەوە نزیکەی ملیارێک و 500 میلیۆن دلار پێت وایە تورکیا بگاتە ڕێککەوتن پێش هەڵبژاردن بۆ ئەوەی بە قازانجی خۆیدا بشکێنێت وڵای من سێ خاڵی ئیشارەت پێ ئەەکەم وەکو ئەوەی لە چوارچەوەی تایبەتمەندی خۆما بێت تورکیا بە ئەزمەیەکی زۆر گەوری اقتصادیاتی ئەپەڕێت خۆتان نەزان تورکیا لە ڕووی پێگەی جوگرافیەوە لە ڕووی ئاستی ئابوووریەوە لە ڕووی پیشەسازی سەربازیەوە وڵاتێکی زۆر زۆر گەورە و گرنگە پۆستێکی گرنگە نەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە هەموو ئاسیادا تورکیا لە هەموو ئەوروپادا تورکیا وڵاتێکی حساب بۆ کراوە لە قەوقازەوە لە دەریای ڕەشەوە لە دەریای سپی ناوەڕاستەوە تورکیا پێگەیکی گرنگە بەڵام هەبینی ئەو تورکیایی کە پێگە گرنگیەکەی هەیە ئێستا ئاستی یەدەکی لە بانقی مرکزیدا ینی کەمترە لە 30 میلیارد دلار بەڵام عێراق کە وڵاتێکە خۆتان نەزانن لە دروستبوونیەوە بەدەست جەنگەوە ناڵێنێ ئێستا یەدەکی لە بانقی مرکزی عێراقا سەر و 100 میلیارد دلارە ئەمە جار گەورەیە لە ئابووری عێراق و تورکیایە کە عێراق وڵاتێکی بچووکترە ئەمە یەک دوو بەهای لیرەی تورکی 853 دابەزینی بەخۆیەوە بینیوە لە ماوەی ئەم 10 ساڵی ڕابردووە سێ ناڕەزایەتی کێچگار گەورە هەیە بەهۆی کێشە ئابووری و دارانی کە من نامەوێت کاتی بەرنامەکەی پێ بگوژم لە ناو خۆی تورکیا منەم مدێ لەوێ بووم ئەمە وای کردووە کە تورکیا بە ئاشکرا بڵێ ئێمە پارەمان نییە و ناتوانین پابەند بین بە و
داوایی دادگای پاریسەوە بەیان عێراق یا هەرێمی کوردستان هاوکاریمان بکەن لەسەر ئەو ملیار و 600 ملیۆن دۆلارەی کە سەپێنراوە بە سەرمانە ئەوان بۆمان بدەن. ئەمە خاڵێکی دیکە لە واقعدا ئێستا ئێمە زەختێکی نێودەوڵەتیشمانێ بە ئاشکرا ئۆپیک باز لە گرنگی پێگەی هەرێمی کوردستان و نەوتی هەرێمی کوردستان دەکات. هەرێمی کوردستان لە ساڵی پارە 158 ملیۆن بەرمیل نەوتی لە 13 کێڵگەی خۆیان بەرهەمێناوە، 144 ملیۆن و 653,612 بەرمیل نەوتی هەناردە کردووە، کەواتە هەرێمی کوردستان توانێتی لەو دۆخەی کە جیهان لە ئەزمەی تاقەیە لە ئەزمەی سوتەمەنیایە توانێتی هاوکارێکی باش بێت لە مەسەلەی نەوتا، بۆ ئێستا جیهانیش بە پەرۆشە، یعنی وڵاتانی پەرۆشن بۆ ئەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە. تەنها عرقلەیەک ما بێتەوەی لە دەڕۆژی ئایندەیە ببینین انتخاباتەکان لە تورکیا خوا بکات دۆخێکی دیکە نێنە ئاراوە لە محادەساتەکانە. زۆر باشە بەڕێز دکتۆر بەهرۆز جعفەر شارەزای وزە لە سلێمانیەوە لەگەڵ ما بوون. زۆر سپاس.